بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵ هاوکارم شوان لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جوان و ڕازاوە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە پێشکەشتان بکەین کاک شوان زۆر سپاس فلال بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران و بەختەوەر بن ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال بە هاوکاری هاوکارانم لە پەیام کۆمەڵێک گورگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەو بابەتانە شتەمانەوەی قسەیان لەسەر بکەین خوێندنی حوجرەیە بێگومان ڕۆژگارێک حوجرەکان گرنگترین ناوەندی زانستی و ئەکادیمی ڕۆژ بوون ڕیزە قەتارەی فەقیهان و وەروەها لە حوجرە و خانەقاکان و تەکیەکانە کەوا خوێندن هەبووە بابزانی گرنگی و ڕۆڵی خوێندن لە حوجرە لە کۆنا چۆن بووە لە ئێستاشا لێرە و لەوێ لە کۆمەڵک لە حوجرەکان خوێندنی حوجرە هێشتا ماوە هێشتا شکۆی علم و معریفە و زانست لەوێ پارێزراوە لەگەڵ زانایەکی ئاینی قسە و باز لەسەر گرنگی خوێندن لە حوجرە دەکەین. تەوەری دووەمان قسەکردنە لەسەر پێکهاتەی خێزان لە قورئان هەمومان کۆپین لەسەر قورئان بەڵام ئایا بابزانین قورئان چۆن باسی پێکهاتەی خێزان و پەیوەندی نێوان تاکی خێزان دەکات واروەها ئەو بابەتەی کە لە ماوەی ڕابردوودا لە سۆشیال میدیا هەڵایەکی گەورەی لەسەر نرایەوە بابەتی ناونانی منداڵە لەو ڕۆژەوە قسەیەک لەسەرەوە دەکەین بزانین قورئانی پیرۆز چیمان بۆ بەیان دەکات لەسەر هەم پێکهاتەی خێزان و پەیوەندی تاکەکانی خێزان و هەم لەسەر ناونانی منداڵ کە میوانێکی تایبەت ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ میوانمان دەبێت و قسە لەسەر ئەم بابەتەش دەکەیت. بەڵێ دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و دەگەڕێنەوە. لە ڕابردوودا ناوەندی پێگەیاندن و زانست و معریفەت حوجرەکان بوون. بابزانین ئەمڕۆ ئایا تا چەند ئێستش سوود لە حوجرەکان وەردەگیرێت کە دیارە بابەتەکەشمان خوێندن لە حوجرەیە تەوەریەکەمان بەڵام پێشەوەی بچینە لای میوانەکەمان سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەگەڵ کۆمەڵێک فەقیه لە حوجرەدا با پێکەوە بینەی راپۆرتەکە بین دواتر دەچینە لای میوانەکەمان و قسە لەسەر بابەتەکەمان دەکەین. حوجرەی فەقیهانی مزگەوتی وسامەی کوڕی زەیدا لە هەڵەبجە. حوجرەکە زیاتر لە 25 فەقیهەیە کە لە ناوچە جیاجیەکان یاریمی کوردستانەوە هاتوون. لە حوجرەکە فەقیهان لەلایەن مامۆستایانی ئاینیەوە زانستە شەرعیەکان دەخوێنن. والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا بخيراتني كناڵەکەتانە کەم بۆ ئەم شوێنە ئێمە وەکو فەقیه لەم حوجرەیە ڕۆژانە تقریبا کاتژمێر 8 بۆ 11 نیوی نیوەڕۆ تەدریسمان هەیە مامۆساکان دێن دەرس ئەڵێنەوە و بە شێوەیەکی گشتیش هەروەکو پێشتریش هەبوو ئێستاش بەردەوامە وانەکانی نەحو و سەرف بە شێوەیەکی گشتی دەخوێنرێت و هەروەها وانەکانی بەلاغە منطق و فقه ئیتر بە شێوەیەکی گشتی ئەم وانانە لە حوجرەکەی ئێمە دەخوێنرێت. واعف عنا
واغفر لنا. ئێمە کە لێرەن هاتوین بۆ وەرگرتنی علم و بەدەستهێنانی علم لێرە زیاتر کە لێرە گرنگی دەدرێت بە قورئان لەبەرکردن و لەبەرکردنی قورئان و خوێندنەوەی قورئان و جوان لەبەرکردنی قورئان و تەجوید کە لێرە مامۆستاکان زیاتر هەڵمان لەگەڵا دێن بۆ فێربوونی قورئان. أو زد عليه ورتل القرآن ترتيلا. حجرەکە ساڵانە ژمارەیەک قوتابی وەردەگرێت کە لە داهاتوودا دەبنە مامۆستای ئاینی و بەباشی و پێدانی زانستی شەرعی و شارەزابوون لە قورئانی پیرۆز ئامادە دەکرێن. من یەکەم جار بە حەزی خۆم بە ئارەزوی خۆم هاتووم وێرە ماڵەوەش پشتگیریان لێ کردوم و بەبوونی مامۆستاکان هەمویان مامۆستای چاک و بەڕێزن دەرزەکانیشی بەبوونی مامۆستاکانەوە ئێمەش ئەتوانین بە کەسانی تری بگەێنین. بۆ ئەم ساڵ حوجرەی مزگەوتی وسامە ئامادەکاری دەکات بۆ وەرگرتنی قوتابی. لە مێژووی گەلی کورد حوجرە ڕۆڵی گەورە و کاریگەریە بووە لە پێگەیاندنی تاکی وەشیار و ڕۆشنبیر و دڵسۆز. هاوکات سەدان مامۆستای ئاینی کە ناوبانگی زانست و شەرعیانە بووە بوونەتە مایی شانازی میلەتی کورد کە بەرەمی حوجرەکانی کوردستان بوون. جگە لەوانە شەرعیەکان ئەوەی گرنگە حوجرەکان ناوەندێکی گەورە و گرنگن بۆ ئاشنابوون بە قورئانی پیرۆز و تەجوید و لەبەرکردن کە لەلایەن چەندین مامۆستای ئاینی شارەزا وانە شەرعیەکان دەوترێنەوە. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. دووبارە سڵاتان لێ بیایزان لە بەش یەکەمی بەرنامەکەمانە دەمانوێت قسە لەسەر خوێندن لە حوجرە بکەین بۆ ئەوەی زانیاری باش وەرگرین لەسەرم بابەتەوە وەروە خوێندن لە حوجرە. ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە پارێزگای هەڵەبجە مامۆستا خالید محەممەد زانای ئاینیمان لەگەڵە. مامۆستا خالی سەلام عەلەیکوم و بەیانیت باش ئەگەر پێمان بڵێیت گرنگی خوێندن لە حوجرە و هەروە ڕەنگە هێشتا هەبن لەم جیلە نوێیە وشەی حوجرایان پێ ئاشنا نەبێ ئەگەر پێناسەیەکی حوجرەمان بۆ بکەی و اینجا بچینە سەر باسی گرنگی و خوێندن لە حوجرەکانە. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت، سڵاوی خوا لە هەموو بینەران بێت، بەیانی هەموو لایەک باش بێت، خوای گەورە لە دەرد و بەڵا هەموو لایە بپارێزێت. بێگومان باسەکەمان سواسی جەنابتانەکەین باسێکی گرنگە تەوەرێکی کاریگەرە کە بریتە لە باسی زانستە شەرعیەکان، بریتە لە باسی حوجرە و پێگەیاندنی فەقێ کە ببێ بە مەلا و زانای ئاینی و خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و بەگەل و نیشتیمانی خۆی بکات. بۆیە ئەگەر ئێمە سەرنجێ بین لە قورئانی پیرۆز و لە فەرمودەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەلات وەسەلام یعنی بەڵگە زۆر زۆرە بۆ ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام پێگە و پلەی عیلم و زانین و زانیاری و هەروە زانایانی بەرز ڕاگرتووە. خوای گەورە خۆی فەرموویەتی يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات کە ئەوە بەڵگەیە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار پلە و پایەی ئەهلی عیلمی بەرز کردووەتەوە. دیارە کە ئەڵێن ئەهلی عیلم یعنی کەسێک لەبەر خاتری خوا بە نێتێکی پاک بە ڕەوشت و ئاکاری بەرز بە هیممەت و لێبڕانەوە بە عەزم و ئیرادەیەکی باشەوە بچێتە ئەو مەیدانە خۆی پرچەک بکە بە چەکی زانست و بە چەکی ڕۆشنبیری و بە چەکێک کە خزمەت بە ئاینەکەی بکات، ئیخلاسێکی جوانی هەبێ و خۆی بڕازێنێتەوە بە ڕەوشت و ئاکارە بەرزەکان. ئەگەر زانایەک بەو جۆرە ئاوا پێبگا بەڵێ خوای پەروەردگار پلەی بەرزەکاتەوە. و هەروەها خوای پێغەمبەرمان عەلەیهی سەلات وەسەلام فەرموویەتی من يريد الله به خيرا يفقهه في الدين. خوای پەروەردگار ئیرادەی خەیری بە هەر کەسێک ببێ تێ ئەگەیەنێ و شارەزای ئەکا لە دین. کەواتە
ئەو کەسەی کە ئەبێتە فێرخوازی زانستە شەرعیەکان یا بڵێن بە ئیستلاحی کوردەواری خۆمان ئەبێتە فەقێ و ئەبێتە قوتابی ئەم مەیدانە یعنی پلەپایە بەرزە لە ئیسلامە لەبەرەوەی خزمەتی چی ئەکا خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامەکە خزمەتی قورئان و سنت ئەکات خزمەتی ئەو بەرنامە جوانە ئەکا کە هۆکاری ڕێنماییە بۆ هەموو مرۆڤایەتی هۆکاری بەختەوەریە ئەبێتە چرا دەستی خەڵکی ئەگرێ لە نەفامی و نەزانی ئەیان هێنێ بەرەو چرای ڕووناکی و بەرەو دینی خوا و بەرە ئەوەی کە لە دنیا کەسێکی چاک بن کەسێکی ساڵح بن بۆ خۆیان بۆ دەوروبەریان بۆ نیشتیمانیان ینی خەڵک پێ ئەگەێنێ فەرد و تاکی چاک و باش پێ ئەگەێنێ کە زەرەروزیانی نەبێ بەڵکو لە هەر کایەک لە هەر شوێنێکا بوو ئینسانێکی چاک بێ ئەگەر کرێکارێ بوو ئەگەر کاسبکارێ بوو ئەگەر مامۆستایە بوو پزیشکێ بوو ئەندازیارێ بوو یعنی کەسێک بێ ڕازگۆ بێ فێڵ نەکا غەژ نەکا یعنی بە هەموو شێوەیەک لە خوای گەورە بترسێ کەواتە کە ئێمە باسی حجرە و باسی ڕۆڵی حجرەکانەکەین و باسی پێگەی عیلم و زانستی شەرعیەکەین تەنها لەو ینی بەو چاوە سەیری نەکەین کە ئەمە چین و توێژێکە و یعنی لە سوچێک و خەریکن بۆ خۆیان و ئاوان نەخێر بەڵکو ئەمانە هەروەکو چۆن خۆر مایەی کە هەڵدێت مایە ڕووناکردنەوەی یعنی سەرزەویە بە تیشکی یعنی دنیا ڕووناکاتەوە زانایان و هەروەها زانستی شەرعی بە شێوەیەکی گشتی هۆکاری ڕووناکردنەوەی ژیانی خەڵکی هۆکاری بەختەوەری خەڵکی ئەمە بۆ دنیا و بۆ قیامەتیش دەستی خەڵکی ئەگرێ بۆ بەهەشتیان بات لە سزای خوا و لە ئاگری جەهەنەمیان پارێزێت کەواتە یعنی خزمەتکردن لە بواری زانستی شەرعیە یعنی هەڵکردنی چرایەک دروستکردنی فەقەیەک پێگەیاندنی قوتابیەک هەتاوەکو ببێتە زانایەک بەڕاستی ئەرکێکی زۆر زۆر گەورە و پیرۆزە جێگای شانازیە خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ بکە خوای پەروەردگار زاناکان ئینشاءڵڵا سەربەرزکە و عاقبەت خێر بکات ماوەسەجان لە ڕابردوودا حوجرەکان ناوەندێکی هەم ئاکادیمی زانستی معریفی بوون بە تایبەتی ئەگەر ئێستا زانایەکی با بڵێن ئاینی و شارەزا بە زانستە شەرعیەکانیش لە زانکۆ ناوبانگەکانی جیهان یا وڵاتەکان پێ بگات کە سیر دەکەی هەر عیلم و معریفەی لەگەڵەوە پەریڕێز و احترام ڕەنگە نەگاتەوە بەو زانا قەدیمانی کە لە حوجرەکانە پێگەشتون چووک ئێستش بۆ هەندێک بابەت دووبارە هەر دەگەڕێنەوە بۆ دەستنووسەکانیان یا بۆ ئەو فتووا و مامەڵە شەرعی و زانستیانەی کە لە ڕابردوودا و زانایانەی لە حوجرەکانە گەورە بوون ئایا بۆچی ئێستا حوجرەکان بەم شێوازە پەکیان کەوتووە یا بە جۆرە لاواز کراون و بۆچی ئاستی ئەو زانستیە لە حوجرەکانە نەماوە کە لە ڕابردوودا هەبووە بەڵێ بەڵێ گومانیتیان نییە لە ڕابردووە ڕۆڵی زانایان و ئەو زانایانەی کە بەڕاستی لە حوجرەکانە خوێندویانەوە پێگەیون یعنی هەمویان وەکو ئەستێرەی گەژوان لە ئاسمانی ئیسلامەتی و بەتایبەتی لە کوردەواری خۆمانە ناوبانگیان هەیە جێگەدەستیان دیارە یعنی خزمەتێکی زۆریان کردووە ئەوەی کە جەنابیش فەرمید مەسەلا لەم سەردەما خوێندنی ئەکادیمی هەیە و ئەنجا کۆلێژ و ینی بڕوانامەی ئەکادیمی هەیە قۆناغ دوای قۆناغ خەڵگۆری ئەگرێت بەڵێ ئەمڕۆ ئەوەیش هەیە بەڵام ئەگەر بەراوردێ بکەین ئێمە لە ڕابردووە یعنی حوجرەکان تاکە سەرچاوەیەک بوون لە ڕابردووە حوجرەکان تاکە سەرچاوەیەک بوون ئەتوانین بڵێن بە تایبەتی لە کوردستانی خۆمانە کە ینی خوێندنگەیە بوون بۆ ئەوەی کە قوتابی پێ بگات کۆلێژ و ینی خوێندنی تر بۆ جۆرە نەبووە اینجا ئەو قوتابی کە چووەتە حوجرە یعنی تەواو خۆی یەکلایی کردوتەوە تەفەڕوقی کردووە خۆی یەکلایی کردوتەوە بۆ ئەو کارە ئەنجا کتێب دوای کتێب و اینجا مادە دوای مادە و زانستەکان یەک بە دوای یەک هەموو ینی بە وردی بە جوانی خوێندووە لای زاناکان و هەروەها تەحزیری کردووە ئامادەی کردووە وتویەتەوە لە بەردەمی مامەسا گوێی بۆ گرتووە تا ئەو دەرسێ ئامادە نەکرد بێ و جوان فێری نەبوو بێ دەرسێکی تری پێ نەوتووە ئەمە هۆکارێکی سەرەکی بووە ینی توانەوەی فەقێ خوێندکار یعنی کە بووە بە فەقێ توانەوەی
و سەرقاڵبوونی لەو کارا و تەواو خۆیەک لایکردنەوەی هۆکارێکی سەرەکی بووە بۆ ئەوەی کە ئەو قوتابیەوە ئەو فەقەیە پێ بگا ببێتە مەلا و زانایەکی زۆر باش و هۆکاری تریش هەبووە دیارە لە کاتی خۆیان وەکو عەرزم کردن کە خوێندنی ئەکادیمی بەو جۆرە نەبووە یعنی ئەو کەسانەی هاتوون بوون بە فەقێ بەڕاستی کەسی زۆر بلیمەت بوون کەسی زۆر زیرەک بوون کەسی زۆر یعنی ئاوا بوون کە لە ڕووی عەقڵ و تێگەیشتنەوە جێگای شانازی بوون بۆیە مامۆستاکەیش بەڕاستی قۆڵی مەردایەتی لێڵ کردووە و بە فێری کردوون بەڵام ئەمڕۆ بوارەکانی تر ئەوەنە زۆرە یعنی اختصاص و پسپۆڕیەکانی تر هێندە زۆر بووە سەیرەکەی یعنی خەڵک زیاتر ڕۆکاتە شوێنەکانی تر ڕووکردنە حوجرە و هەڵبژاردننی فەقێ و فەقێیەتی و خوێندنگە ینی خوێندنگە ئیسلامیەکان بڵێ لە تەنیشت مزگەوتەکانە هەڵبژاردننی ئەم بوارە کەم بووەتەوە ینی کەم بووەتەوە لەبەرەوە بینی بەسەلا ئەو کەسانی زۆر زۆر مستەوایەکی باشیان هەبێ کەمتر ڕۆکەن ناڵێن نییە کەمتر ڕۆکەن ئەم بوارە ئەمە کارێکی سەرەکی بووە و هەروەها گومانی تیان نییە کە هۆشیاری خەڵکیش ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە کاتی خۆیان خەڵک ینی لە ڕوانگەی ئاینیەوە لە ڕوانگەی ئیمان و باوەڕەوە قەنەعەتی وا بوو ئەگەر ڕۆڵەکەی کوڕەکەی بنێرێ بەڕاستی ببێ بە فەقێ و بە جوانی تێبگا و پێ بگا یعنی ڕۆڵێکی کاریگەری هەیە بۆ داهاتوو ینی بنەماڵی وا هەبووە زۆر ینی نمونە زۆرە حەزی کردووە باشترین کوڕ و زیرەکترین کوڕی هەڵبژێرە بڵێ با بڕا بۆ ئەو بوارە ببێتە مەلایەک دوایی بۆ خۆشی و بۆ بنەماڵە و بۆ میلەتەکەیشی جێگای شانازیە ینی بە خۆشحاڵیەوە ناردوێتی ینی پاڵپشتێکی معنەوی بە تایبەتی لە ناو جەماوەرە بووە بۆ ئەوەی کە ئەم بوارە ببوژێتەوە بەڵام ئەمڕۆ ئەتوانین بڵێن کاڵ بۆتەوە بەداخەوە ینی سەیرەکەی کاڵ بۆتەوە هێندەی خەڵک بیری لای ئەوەیە کوڕەکەی ببێ بە پزیشکێ بە ئەندازیارێ بە مامۆستایە بە فەرمانبەرێ خۆ لە ڕۆڵی ئەوانە کەم ناکەینەوە ئەوە گرنگە بەڵام هێندە بیری لای ئەوە نییە ئەی بۆ ئەم بوارە ئەم کەلێنە چۆڵ بێ بۆچی ئەم شوێنە شاغیر بێ بۆچی یعنی مامۆستا و زانای زۆر بەتوانە و بەهیمەت پێ نەگا کە دوایی ببێتە چرایەک بۆ خۆی بۆ میلەتەکەی بەداخە ئەو هۆکارانە چەند هۆکارێ بوون بۆ ئەوە لە چوارچەوەی پێگەاندنی زانایەکی ئاینی لە حوجرە یاخود لە زانستە شەرعیەکانی ئێستەی خوێندنگاکانی سەر بە وەزارەتی پەروەردەیە خوێندنی باڵا ئایا هەستەکرێت جیاوازیەک هەیە ئەو زانایی کە لە حوجرە پێگا لە ڕووی مەبادئی دینیەوە لە ڕووی زانستە شەرعیەکانەوە جیاوازی هەیە لەوەی کە لە پێناو بڕینی پلەیەک مەرحەلەیەک یا دوو یا سێ یا چوار بەدەستێنانی بڕوانامەکەەوە قۆناغی زانستە شەرعیەکان دەبڕێت هەم لە ڕووی زانستەکەەوە هەم لە ڕووی مەبادیئە شەخسیەکانەوە هەستەکرێت جیاوازیەکی هەیە ئایا بۆچی ئێستا هیچ نەبێ گرنگی بە زانستە شەرعیەکان لە بابەتەکانی خوێندنی زانکۆ پەیمانەکان نادرێەوەی کە لەوێ هەیە لە ڕووی مەبادیئەوە جیاوازیەکەی چیە لەوەی کە لە حوجرەیە هەبووە مامۆستا هاوکارم باسی لەوە کرد ئێستاکە دەبینین ئەگەر گوێت لێمان بێ زانایەکی ئاینی و هەروەها لە ناوەندە ئەکادیمیەکان واتە لەوەی کەوا ئێستاکە هەمانە لە کۆلێژەکانی شەریعە یان هەر کۆلێژێکی پەیوەندیدارتر کاتێک کە مامۆستایەکی ئاینی زانایەکی ینی لەوێ خوێندن تەواو دەکات بەراورد بەو زانە ئاینی وەروەها بەو ئەوانەی کەوا لە حوجرەکانن ئاستی زانیاریان ئەوەی کە لە حوجرەکانە هەیە تۆزە چرتر و ورتر و قوڵتر زۆرتر هیلاکتر ئەکرێیانی ئەم جیاوازیەک هەیە لە کاتێکا کە هەمومان شایەتیەوە دەدەین خوێندن لە حوجرەکانە زۆر چرتر و ورترە بەڵام بۆچی ئێهمال دەکرێت بۆچی گرنگی پێنادرێت ئەمە بابەتە گرنگەکە یاخود ئەمە پرسیارەکەیە بۆچی خوێندن هی حوجرەکان لە کاتێکا کە بەهێزتر و باشترە بەم شێوەیە ئێهمال دەکرێت وەروە پشتی ناگیرێت بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا پچراوە بەڵێ تا مامۆستا لەگەڵمان بەردەوام دەبێتەوە بێگومان حوجرەکان مەبەست لەو ناوەندە زانستیەیە کەوا وەکو پاشکۆیەک لەگەڵ مزگەوتەکانە زۆرجار مزگەوتە گەورەکانی سنتری شارەکان یا خۆت
لەو قەزا و ناحیایانە یاخود حتا لەو لادەیانەشی کەوا زانای ئاینی زۆر گەورەی لێ بووە حجرەی لێ بووە وەروە مامۆستایەکی ئاینی لەوێ بووە توانێتی وانە بڵێتەوە وەروەها کۆمەڵێک لە کۆمەڵێک حجرە کۆمەڵێک فەقی لە دەوری خۆی کۆبکاتەوە بەڵێ جەلال پێمان بێ مامۆستا لەگەڵمان گوێی لێمانە ئەگەر پرسیارێک زۆر باشەوە پرسیارەکە دووبارەکەمەوە مامۆستا ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان پێگەیاندنی زانایەک یا مامۆستایەکی ئاینی لە ناوەندە ئەکادیمیەکانی سەر بە وەزارەتی پەروەردەیە خوێندنی باڵا وە زانایەک کە لە ئێستا و لە ڕابردووشدا تەنانەت لە حجرەکانەوە کە پێدەگا لە ڕووی مەبادیئەوە و مەبادیئی شەخسی خۆیەوە و لە ڕووی زانستە شەرعیەکانەوە جیاوازیەک هەیە ئەم جیاوازیە هۆکار چییە کە ئەم جیاوازیە دروست بووە لە کاتێکا ئێمە دەبانەوێت یا هەوڵێک هەیە بۆی کە دەیەوێت ئەمەی کە لە ناوەندە ئەکادیمیەکانە هەیە ببێتە بەدیلی حجرەکان ئایا هەرگیز دەبێ و ئایا بۆچی دەبێت کەسێک لە پێناو بەدەستێنانی بڕوانامەیەک زانستەکە بەفی ڕۆ بدا تەنانە زۆر جار ڕەنگە ئەگەر ئەمە بێڕێزی نەبێ ینی زانستە شەڕیەکە شەرمەزار دەکات سەد کەس ڕەنگە خۆزگە بەس خوازی هەر مامۆستای ئاینی نەبووایە بەڵام ئەوەی کە لە حجرەیە پێگەشتووە وانە بەڵێ بێگومان وەکو عەرزم کردن یعنی ڕاستە ئێستا بواری ئەکادیمی هەیە بواری بەدەستهێنانی بڕوانامەی جیاجیا هەیە لە بەکالۆرس و ماستۆر و هەتا وەکو دکتۆراوە ینی ئەو پلە بەرزانە هەیە بەڵام ئەگەر بین ینی سەیرێکی مێژووی پێگەیاندنی زانا و هەروە کەسێک کە پێ ئەگا ببێ بە مەلا و ببێ بە زانا و لە میحرابێک لە منبەرێک لە مزگەوتێکا خزمەت بکات یان دەتوانین بڵێن ئەوە نابێتە بەدیلی ئەمە ئەکرێ ئەوە لە بواری خۆیان پسپۆر بێ شارەزا بێ و خزمەتێکی زۆر باش بکە بە تایبەتی لە زانکۆکانە لە خوێندنگەکانە خزمەت بکات بەڵام باسەکەی ئێمە باسی خزمەتکردنی ینی لە مزگەوتە لە منبەر و میحرابە ینی ئەرکی زانایەتی و مەلایەتی کێ جێبەجێەکە ینی بەڕاستی نکولی ناکرێت زیاتر ئەو کەسانن کە لە حجرەکانەوە تەخەڕوجیان کردووە جاگەر هاتوو لە حجرەکانەوە خەڵک تەخەڕوجی کرد خوێندنێکی ڕێکوپێکی خوێند یعنی بە قۆناغ دوای قۆناغ زانا بەڕێزەکان مامۆستاکانیان بە جوانی وانەکانیان پێوتنەوە تەخەڕوجی کرد خۆ ئەگەر لەگەڵ ئەوەی شا بڕوانامەیە شەهادەیەکی هەبێ و ئەو بوارێتی ژۆک و زۆر جارە بینین هەندێک زانای بەڕێز هەردووکیان پێکەوە گرێبە ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر هەردووکیان پێکەوە گرێنەدا بەڕاستی حجرەکان ینی بڵێن نقطەی یەکەمە و خاڵی سەرەکیە بۆ پێگەیاندنی زانای ئاینی اینجا لە ڕابردووە بەڕاستی لە ڕابردووە ئەوانەی ینی حجرەکان بایەخێکی زۆریان بوو هەم لای ئەو کەسێک کە ئەبێ بە فەقێ و ئەبێ بە خوێندکار و هەم لای جەماوەر بە شێوەیەکی گشتی و لای زاناکان ئەوەی بۆ بە خوێندکار ینی خۆی یەکلایی کردوتەوە تەفەڕۆغی کردووە ئیتر ینی شەو ڕۆژ لە خزمەتی ئەو زانستانە بووە هەتا و کۆمووی لەبەر کردووە هەمووی شی کردووەتەوە هەموو وەرگرتووە زاناکان بە هیممەت و لێبرانێکی باشەوە دەرسەکانیان پێوتون هەتا وەکو جوان هەڵی سەنگاندووە ئیمتیحانی کردووە کە ئەمە شیاوە اینجا ئیجازەی مەلایەتی پێداوە واتوانانی بڵێن یعنی جەماوەریش ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە ڕابردووە جەماوەر یعنی لە ڕابردووە لە مێژووی کوردستانە بە تایبەتی لە شوێنە جیاجیاکان زۆر خزمەتی حجرە و فەقێ و مەلاکانیان کردووە زۆر هەوڵیان داوە بۆ ئەوەی کە حجرەکان ببوژێنەوە و خەڵکی باش تەخەڕوج پێ بکات ئێستا بە حکومیەوەی کە چەندەها بواری تر و پسپۆڕی تری هەیە کۆلێژەکان هەیە ینی سیرەکەی خەڵک ئەوەنەی خەمی ئەوەیە کە کوڕەکەی یا مناڵەکەی بڕاتە بوارێکی تر لە بوارێکی ترا بخوێنێ هەموو ئەوانش پیرۆزن بەڵام یعنی ڕووکردنە ئەم بوارە کەم بۆ تۆ خەڵک خەمی ئەوەی نییە دایک و باوکەکان بنەماڵەکان خێزانەکان جەماوەر کەمتر خەمی لای ئەمەیە کە ئەمە خەمێکی زۆر سەرەکی خەڵکیە وەکو ئاماژەمان پێکرد ئەمە خەڵکی خەمی دنیا و قیامەتی خەڵکیە دەستگرتنی خەڵکە پێگەاندنی خەڵکە ڕێنمایی و هیدایەتە بۆ خەڵک ینی عنی مامۆساکان لە مزگەوتەکان بانگەوازی خەڵگەکان ئامۆژگاری خەڵگەکان ئەبنە چرایەک بۆ ڕێپیشاندانی خەڵکی ئەگەر ئەو کەسە هات و پێگەیشت کەسێکی چاک و باش دەرەچێ ینی دزی ناکە فێڵ ناکە ینی وەرحاصل لە هەموو ڕوویەکەوە کەسێکە بێ خزمەتگوزار ئەبێت ئەگەر هەر ئەرکێکی پێس پێرا
دێ ئەمە بۆ دنیای خەڵگوواروها بۆ قیامەتیان بۆی خۆیان لێ ڕازی بێ بڕۆ نەباشت ئەمە کێ ئەمەکە ئەمە ئەو زانایانە بە تایبەتی ڕۆلی سەرەکیان هەیە دێ ئەگەر هات و خەڵکی دەرکی ئەمەی کردو کوڕێکی باشی ینی هەر بنەماڵەیەک هەر گوندێک هەر شارێک هەر گەڕێکێک کە مزگەوتێ دروست ئەکرێ ینی لە خێمی ئەوا بێ باشترین و زیرەکترین کوڕ و ڕۆڵەیان بنێرن بۆ ئەوەی کە لە حجرەکانە بخوێنێ پێ بگا پەروەردە ببێ دوایی دیارە یعنی بەڕاستی زانای هەڵکەوتووە و ڕابردوو باشتر و جوانتر پێگات چونکە ئەمڕۆ هۆکارەکانیش ینی تەکنۆلۆژیا هەیە هۆکاریش ینی خزمەتی ئینسانەکە هۆکارەکان کە خزمەتی ئینسانەکە زۆر زۆر لە بەردەست ئینسانایە ئەمە لەکوێ ئەوە لەکوێ کە جاران یعنی قەڵم نەبووە دەفتەر و کاغەز کەم بووە کتێب کەم بووە جاری واه بۆ کتێبێک مامۆسایەک ینی دەرسی تاوتۆ یا فەقێک دەرسی تا خوێندووە کە تەواو بۆ نردوێتی بۆ دەیەکی تر و بۆ شارێکی تر هەتا وەکوێکی تر دەرسی تا بخوێنێ ئەمڕۆ سەیرەکەی بە هەزاران نوسخەی لێ ینی تەبعەکرێ چاپەکرێ بڵاوەکرێتەوە یعنی هۆکارەکان ئەمڕۆ لە بەردەمی فەقیها زۆر زۆر مهمە بەڵام هیمەتی ئەوێ بەڵام لێبرانی ئەوێ کە هەمومان بگەڕێنەوە بۆ ئەم بوارە ببوژێتەوە. زۆر باشە مامۆستا کەواتە ئێستەیەوە پەیامتان بۆ دایک و باوکان چییە لەوەی کە هێندە لە بیری بڕوانامە و زۆر جار قوتابەکەیان زیرەکە بەڵام هەرگیز ئامادەنی بینێرن بۆ زانستە شەڕیەکان هەرگیز ئامادەنی بینێرن بۆ حوجرە هەر بەتەمان ببێتە دکتۆر ببێتە مامۆستا ببێتە ئەندازیار پەیامتان چیەوە بۆ دایک و باوکانە کە پێویستە منداڵەکانیان پەروەردەیەکی حوجرە بکرێن لە ڕابردوودا لە تەنیشت خوێندنی قوتابخانەکانە حوجرەژە بوو ئێستاش هەیە هەندێک دوان و دەرس بەڵام کەمتر و جیاوازتر لەو حوجرەی ڕابردوو پەیامتان بۆ دایک و باوکەکان چییە بەگشتی؟ پەیامی ئێمە لەگەڵ ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو خێزانە بەڕێزەکان دایک و باوکەکان بۆ جەماوەری موسڵمان و ئایندۆست و دینپەروەری ئەم میلەتەمان پەیاممان ئەوەیە داواتان لێ ئەەکەین ئێوەی بەڕێزەزانن سوپاس بۆ خوای گەورە ئەبینین مزگەوتەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دروست ئەکرێن جوانتر ئەکرێن ئاوادان ئەبنەوە لە ڕووی بینا و لە ڕووی جوانکاری و یعنی لەگەڵ ئەم سەردەما ئەگونجن ئەمە شتێک کە جێگای دڵخۆشی الحەمدلله خێرخوازان خوای گەورە پاداشیان باتۆ ئەبینین چۆن دەستیان واڵایە لە هەر گوند و لە هەر گەڕک و لە هەر شوێنێک یعنی بەردەوام مزگەوت دروستەکەن داوامان ئەوەیە پەیاممان ئەوەیە ئازیزەکان بەڕێزان دروستکردنی مزگەوتەکان چەندی ئەرکێکی پیرۆز و گەورەیە ئەتوانین بڵین لەوە گەورەتر و لەوە پیرۆستر ئەوەیە دەیبا مامۆستا و زانای شیا و زیرەک و یعنی ئەهلی عیلم و زانست کە بەڕاستی لەم بوارە یعنی پێگەیشت بێ کەسێکی شیاو بێ پێی بگەێنین بۆ ئەو مزگەوتانە تا بتوانێت وتار بدات تا بتوانێت لەگەڵ خەمەکانی خەڵکا بێ لە خۆشی و ناخۆشیانە یعنی بەشدار بێ بۆیە ئەڵێن پێتان حەقە هەر بنەماڵەیەکی بەڕێز یان هەر گوندێک یعنی ڕۆڵەیەکی کوڕێکی دوانیان هەڵبژێرن لە هەموو شوێنێک لە هەموو ناوچە جیاجیاکان لە حجرەکانە با بخوێنن و هەتاوەکو و پەروەردە بن و بڕۆن ئەو مزگەوتانە ئاوادان بکەنەوە بەڕاستی وازانم ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێ پێویستی خەڵک بۆ زانست و زانیاری یعنی لە پێویستی خواردن و خواردنەوە زیاترە چونکە خواردن و خواردنەوە شەو ڕۆژێک تۆ جارە دوو جار سێ جار پێویستە بەڵام ئەفەرمێ بە ئەندازەی یعنی هەموو هەناسەکانی ئینسان پێویستی بە زانست و زانیاریە خەڵگە بێ حرام و حەڵال بزانێ خەڵگە بێ بەرچاوی ڕۆشن بێ بە تایبەتی ئەم سەردەمە بەڕێزان خەڵکی مسلمانی ئازیز و خۆشەویستی ئەم خاک و نیشتیمانە خۆشەویستە ئەبینین کە ئەمڕۆ فیتنە زۆرە بەڵا زۆرە لە ڕێلادان زۆرە هۆکار زۆرە بۆی خەڵک سەری لێ بتێکچێ بۆی ینی ڕۆڵەی خەڵک ینی بە لاڕیا ببرێ لە دین دوور بخرێتەوە هۆکاری سەرەکی مزگەوتەکانن بەڵام مزگەوت تەنها بینا چی بکات ئەگەر زانایەکی تیانە بێ بانخوازێکی تیانە بێ مامۆستای شیاوی تیانە بێ هەتاوەکو خزمەتی خەڵک بکات ئەنجامەیش ترسن بەڕاستی مەترسن لەوەی بڵێ من ئەگەر کوڕەکەم لێرم بۆی تر داهاتووی نابێت داهاتووی دنیا قیامەتی شێ بێ سەربەرزیە بەڕاستی بەزەوەی ئەوەیە کە ئینسان نێتی پاک بێ ها لەبەر خاتری خوا لەبەر خاتری خوا من ئەم کوڕەمە لێرم بۆوێ اینجا دوایەوە بەخوا بۆ ئەم دنیایش یعنی ئەلحەمدوللا بینیمانە کە زاناکان هەمیشە سەریان بەرزە اینجا بۆ قیامەتیش گەورەیە بۆ خۆی بۆ دایک و باوکی
یعنی ئینشاءڵڵا هۆکارە بۆی باش دەستخەن بەهۆی ئەوە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا خالید محەممەد تۆفیق زانای ئاینی و بانخواست سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانت بۆ هیوایین دەرگای حوجرەکان هەمیشە کراوە بێت قافڵەی فەقییان هەمیشە جمەی بێت لەوەی کەوا ئیشاڵڵا ئاستی زانست و زانیاری و وەروە معریفەی فەقییان هەمیشە پرشنگدار و گەشاوە و بەردەوام بێت. زۆر سپاس مامۆستاجان. بەڵە ئازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین پاش ناوبڕەکە بۆ پێشکردنی بەرگەکانی دیکەی پەیامی ڕۆژ دێنەوە خزمەتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر، دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە، چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سوتا و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان دەچینە بڕگەی لەگەڵ پەیامنێران. بابزانین زانیاری و چالاکیەکانی شار و شارۆچەکانی کوردستان ئەمڕۆچین. ڕۆژانە زۆر جارکە لە خەوەڵدەستین ڕەنگە چاوەڕی هەندێک بابەت و هەواڵ و زانیاری نەبین، لە پڕ گۆڕانکاری ڕوودەدات، لە پڕ ڕوودا و دێتە بەردەممان. بەڵام بابزانین بەگشتیە و چالاکیانە چین کە ئەمڕۆ لە شارەکانە ڕوویان داوە. دەستپێک دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە. جەلال سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش. گرنگترین زانیاری و چالاکیەکانی ئەم ڕۆی چەمچەماڵ چین ئەگەر بۆمان بگوازیتەوە؟ جەلال سڵاوت لێ بێ، گوێت لێمانە؟ بڵێ جەلال دووبارە سڵاوت لێبێ، ئەگەر بۆمان بگوازیتەوە کار و چالاکیەکانی ڕۆژ لە پارێزگای لە قەزای چەمچەماڵ و بەگشتی ئەو دەڤەری گەرمیان لەوێ چی دەگوزارێ، ئەگەر کار و چالاکیەکانی ڕۆژ زانیارێکی نوێ لەسەر ئەو بابەتە پلەکانی گەرمە بارەدۆخی تەندروستی هەواڵێکی نوێت لاوێ بۆمان بگوازیتەوە؟
بەڵێ کاکشوان دووبارە سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی پەیام بێت و بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی بۆ گشتلایەک دیارە من ئەمەوێ بە بانگەوازێکی شارەوانی چەمچەماڵ دەست پێ بکەم کە لە پەیجی فەرمی خۆیان بڵاویان کردوێتەوە کە لە چەند خاڵێکا خۆی بینێتەوە دیارە شارەوانی چەمچەماڵ داوا لەسەر جەم حزب و لایەنە سیاسیەکان و کاندیدەکانی سنوورەکە ئەکا لە پێناو بەرژەوەندی گشتی و لە پێناو پاک و خاوێن ڕاگرنی شارە لە کاتی بەڕێوەچوونی بانگەشێڵ بژاردنەکانە ڕەچاوی چەند خاڵێک بکەن یەکێک لە خاڵەکان هەڵەواسینی پۆستەر و فلێکسی کاندیدەکانە بە شورای باخچە و بڵین ئەو باخچانەی کە ئەکەونە سنووری شارەوانیەوە کە دیارە لە سنووری شارەوانی چەمچەماڵ 34 باخچەبوونی هەیە و خاڵێکی تریان بە هەمان شێوە هەڵەواسینی پۆستەرە بە شورای گۆڕستانەکانەوە و بە شورای فەرمانگە حکومیەکانەوە واتە نابێت بە هیچ جۆرێ لایەنە سیاسیەکان و کاندیدەکان پۆستەر و فلێکسەکانیان بەو شوێنانەوە هەڵبواسن کە ئاماژەم پێکرد و لە پێناو پاک و خاوێن ڕاگرنی ژنگەیە دیارە داوا لە کاندیدەکان کراوە ئەو پۆستەر و فلێکسانەی کە هەڵیاواسن بە چەسپ و لەزگە نەبێ لە ڕێگەی پەتەوە یاخود لە ڕێگەی تیپەوە بێت و ئاماژەیان بەوە کردووە لە خاڵی کۆتاییانە دیارە هەر حزب و لایەنێک هەر کاندیدێک سەرپێچی بکە وەکو شارەوانی چەمچەماڵ بە مافی خۆیانی دەزانن کە لە ڕێگەی کۆمیسیۆنەوە سکاڵای یاسایی لەسەر ئەو حزب و لایەن و کاندیدانە تۆمار بکەن کە سەرپێچی ڕێنمایەکانی شارەوانیەکەن و خاڵێکی تر ئەمەوێ ئاماژەی پێ بکەم دیارە سەبارەت بە وەرگردنەوەی کارتی دەنگدانە دیارە لە سنووری قەزای چەمچەماڵ بە ناحیەکانەوە 6 ناوەندی دەنگدان هەیە کە دوانیان ئەکەوێتە ناو سنتەری قەزای چەمچەماڵ و چواریان لە ناحیەکانی شۆڕش و تەچێ و ئاغجەلەر و سەنگاو و لە ناحیەکانی تەچەی جەباری و قادرکەرەم هیچ ناوەندێکی دەنگدان بوونی نییە بەو پێی هاوڵاتیانی ئەو سنوورە زیاتر فۆرمیان کەرکووکە بۆیە هیچ ناوەندێکی دەنگدان لەو شوێنانە بوونی نییە بە جۆرەی دوایین ئامارکە من لە کۆمیسیۆنم وەرگرتووە بە خۆشحاڵیەوە بە ڕێژەی لە 180 تا 85 هاوڵاتیان لە ئێستا کارتی دەنگدانیان وەرگرتووەتەوە و پێویستە لەسەر هاوڵاتیان ئەوەی کەمە بەسمە ئاماژەی پێ بکەم بچن کارتەکانیان وەرگرتنەوە بۆ ئەوەی کە ڕێگر بن لە ئەنجامدانی تەزویر و ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا دیارە لە سنووری قەزای چەمچەماڵ لە ناو سنتەری قەزاکەیە 2 ناوەند هەیە کە بە هەردوو ناوەندەکەەوە نزیکەی 45,000 دەنگدەنی تایە بە خۆشحاڵیەوە تا ئێستا نزیکەی 35,000 هاوڵاتی کارتی دەنگدانیان وەرگرتووەتەوە و خاڵێکی تر کە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم دیارە بانگەوازێکە لە پەیمانگای وەرشی چەمچەماڵەوە بۆ ئەو کەسانەی کە فۆرمی هەڵسەنگاندنیان پڕکردوێتەوە بۆ ساڵی خوێندنی 2021 بۆ 2022 دیارە پەیمانگای وەرشی چەمچەماڵ داوا لەو خوێنکارانە ئەکا کە سبەی واتە ڕۆژی دووشەممە سیانزەی نۆ بە مەبەستی هەڵسەنگاندن و اختیبار سەردانی بینای پەیمانگای وەرشی بکەن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن وەکۆ تا خاڵەمەوێ ئاماژەی پێ بکەم کاکشوان دیارە باست کرد ڕەوشی کەشوهەوایە دیارە لەمڕۆوە تاکو ڕۆژی پێنجشەممە کە کۆتایی هەفتە ئەکا پلەکانی گەرما تا ڕادەیەک لە نێوان 35 بۆ 37 پلەی سەدی دەمێننەوە و بە جێگیری دەمێننەوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکان. بەڵازیزان دەچینە شارە زۆر بزانین گرنگترین زانیاریەکانی شارە زۆر دەربەندی خان سنووری دەسەڵاتی وشیار گرنگترین زانیاریەکان چی دەگوزارن وشیار سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش ئەگەر بکرێت دەنگوباسی شارە زۆر و قەزای دەربەندی خانمان بۆ بگوازیتەوە بزانین چالاکی و زانیاریەکانی ئەم ڕێ و ناوچانە چین. سڵاو جەلال جیاواز لە کاری ڕۆژانە یاخود پلانەکانی ڕۆژانەمان کە گواستنەوەی زانیاریەکان لە سنوورەکانی دەربەندی خان و شارە زۆر و ناوچە جیاوازەکان ئەمڕۆ لە هاوینە هەواری هەورامانم کە دوای ئەوەی لە مانگی هاوین یاخود لە پشۆکانی هاویندا ژمارەیەکی زۆر لە خوێندکاران کە ژمارەیان نزیکەی 100 خوێندکار بوو بە دوو وەجبە یاخود بە دوو گروپ لەلایەن مامۆستاکانیانەوەی هێنراونەتە ناوچەی هەورامان بوو بەسەبرنی کاتێکی خۆش و لە هەمان کاتیشدا وەکو دەستخۆشی و پێزانین و لە هەمان کاتیشدا بڕیارە لە کۆتاییدا خەڵات بەسەر بەشدار بوواندا دابش بکرێەوە لە ئێستاشدا ئەوەی کە ئەم پەیامەی کە ساڵانە بەپێی ئەوزانیاری وەرماگرتووە ماوەی 10 ساڵە پەروەردەکانی سەر بە ئەنجومەنی شارە زۆری کۆمەڵی دادگەری بەردەوامە لە پەروەردەکردن و لە خوێندنی شەرعی بۆ خوێندکارانی سنوورەکانی شارە زۆر کە خۆی لە چەندین قوتابخانەی شەرعی دەبینیتەوە لە ئێستادا مامۆستا مونیرم لەگەڵدایە کە یەکێکە لە سەرپەرشتیارانی خوێندکاران مونیرەخانەکە فەرمونە ئێرە وەکو مامۆستایەک باس لە کارەکانتان بکەن لە ماوەی وەرزی هاویندا و پێمان بڵێن ئەمە
یەکەم ساڵتانیان نەخێر پێشتر ئەم کارانتان هەبووە و ئەم خوێندانتان هەبووە و بۆچی گەشتیاران یاخود ئەم خوێندکارانتان هاوردۆتە هاوینە هەواری هەورامان سەرەتا بە ناوی خوای گەورە بە خێراتنی کەناڵەکەتانەکەین کە ئەتان کێشا هاتن بۆ ئێرە و بڵین ئامادەکاری بۆ ئەم جۆرە گەشتە هەروە بە ئاسانی نەبووە لە ماوەی مانگێک و مانگ و نیوێک کە بێت ئەم قوتابیانە بەردەوام خولیان هەبووە خولی هاوینەیان هەبووە چەندوانەیەکی پەروەردەیان خوێندووە پەروەردەی ڕۆحیە پەروەردەی دەرونی بووە و ڕەوشت و ئەخلاق و کردەوەی جوان ئادابی ئیسلامی بووە و ژیانی پێغەمبەران بوو عەلەیهی سەلام وە کۆمەڵێک بابەتی پەروەردەیی لە خۆ گرتو و کۆمەڵێک مامۆستا بەردەوام ڕۆژانە لە هەفتەکەیە هەفتەی 4 ڕۆژ وانەیان بەو قوتابێ چاوگەشانە وتوێتەوە و حەزمان کرد کاتێک کە کۆتایی بە خولەکە ئاهێنین لە پای ئەو مانوبوونەی کە هاتوون و بەشداریان کردو لە خولەکە و مانوو بوون هەم مامۆستاکان و هەم خوێندکارەکان چونکە ئەم خولە یەکەم ساڵی نییە ئەمە نۆهەمین ساڵیەتی کە ئێمە هەموو ساڵێک لە هاوینە کاتێک کە مناڵەکان پشووی هاوینە و لە ماڵەوە و قوتابخانە نییە ئەنجومەنی خوشکان هەساوە بە پەروەردەکردنی ئەم مناڵانە بە تایبەتی ئەم ساڵ کە بارودۆخی کۆرۆنا هەبوو لەبەر ئەوە مناڵەکان دابڕابوون لە خوێندن ئێمە هەوڵمانە ئەم فەراغە پڕکەینەوە و مناڵە چاوگەشەکان پێ بگەین مەدرسە هەیە یاخود یەک مەدرسەیە و خوێندکاری لە خۆی گرتەوە ئەوەکو دەبینی ماوەستا ژمارەکان ماشڵا زۆر زۆرن هەڵم نەبێ یان 400 خوێندکار باسکراوە بە 2 گروپ ئایا چەندن و لە هەمان کاتیشا بەسەر پێدا دابش بوون ئایا مزگەوتەکانن ئایا مەدرسە شەرعیەکانی سەر بە کۆمەڵی دادگەری چین بابەتەکە ئەم مناڵە چاوگەشانە لە ناوەندەکانان بنکەمان داناوە لە ناو سنووری هەڵەبجەی تازەی قزای شارە زورا چەند بنکەیەکمان هەیە ئەم بنکانە کراون بە 3 بەشەوە جاری یەکەم کە ڕۆژی چوارشەمە بوو 300 تەلەبە هێنراوەتە ئێرە و گەشتەکەی پێکراوە و کۆتاییمان بەوان هێناوە ئەم ڕۆژ 250 تەلەبە بەشدارە خۆی بە هەموو خۆی قوتابیەکان 650 قوتابین بەڵام ئێمە پۆلی 1 و 2 3مان نەهێناوە ساوەکو مناڵن لە وەجبەیەکی ترە لە کاتێکی ترا بە شێوەیەکی تر ئینشاءڵڵا ئەوانیش ئەیان بین بۆ گەشت کۆتا پرسیارم خوانی نیوەڕۆژتان بۆ ئامادەکردن وەڵا خوانی نیوەڕۆژ کەبابمان بۆ ئامادە کردوون ژەمی یەکەم هەر قوتابێکی چاوگەشت دووشیش کەبابی پێ ئەدرێ و ژەمی دووەمیش لەفەی مریشمان بۆ ئامادە کردوون و حەز دەکەین ڕۆژانە کەوانە لە خزمەتی قورئانان ڕۆژێکیش بێنە دێرەوە زۆر سپاس بۆ پامنێرمان وشیار لە هەورامانەوە لەگەڵمانە بوو وشیار سپاس بۆ زانیاریەکانت بەڵێزان هاوکارمان سەیدا ئەمجەد لە دهۆکەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر هۆکارەکانی دواکەوتنی گەشەی مناڵ ئەو بابەتە دەبینین وەروەها لە درێژەی بەرنامەکەمانە لە تەورەی دووەمە باس لە پێکهاتەی خێزان دەکەین و هەروەها ناونانی مناڵ وەروەها ڕێزی گەورە بچووک لە نێوان خێزانەکان بە میوانداری میواندێکی زۆر تایبەت لەگەڵمان بمێنەوە. نسبة رينشتني بتشيك شاش هيفي حطنا هيفي بترين تخاري هيك بشتينا هيفي نرينش تخاري أو معناه خلالك عضلي يا هي يعني خلالك أنت هستيكي ده يعني عندك إيش أن مش كده يا هي أبجي قالك مهم بتشيك في هجده هيفي بيابشت هيك ساقي حط عمري بهجده هيفي بيانا شو معناه أبي خلالك هاي بتشيك في التعاملاوي صح كده استرو شافت مروفي خوش بتشيكات يد أو خفتن طبعا إنه كما قالك مشكلتين اللي هو أشياء دبيني قالك قال زاركين أوفن تحفيزنا كان بارا بتره ديك دشكت ده موبايلك آن آيبادك آن آيفونك يعني تكتت لبتويدا آن تلفزيونه دبيني أفزارو كه عمري بي طبعا همي زارو دفيا بيش باغفن قرقاب كان بشتي نهيفيه وبشتي صالك كلمة كبيجن وهجده صال هجده هيفيه جتو فيا باج باغفن بيتا 2 صال يعني شد جملة دو شيكت مثلا بيشتتا بابو ورا بو من بينا هكا ديكو بابا صح كده أفزارو كه نشد باغفيتن بوقتی دبیتا افمرو و معنای متأخر بآخفتنه متأخر بآخفتنه يجي ما دو بابات جرينجتين يان أبي مشكلة كات مشكلة دا دجوهي دا أزماني دا هي يان غده دا هي يعني مشكلة كات نمو يا واتشتا و هي جملة عصبي هكا أبنا بنبارب تري أبنين بابات الدوية بجني أني عائلي أني السلوكي يا عائلي ده بيجي ديكو بابتوش زيكان آخفتي يا دكتور أو احتمال تأخير بيت بس أمر فهميش تحتاج جيد وتشتا إشارات كده مثلا تشتكي بس لو أنا آخفت يا موضوع انه كجالك بربلاف ناول عونينا او تشيا موضوع هنده بتشي اهمال كري ديكو باب هندك جدنا اهمالت كان ده تشي عند رابن انجليزي قالون
يعني ديكوي عربي قال هويت بابي بكردي قال هويت هندك جي هما راسي وكومت حكي مع الاسف راسي از بيجم ديك كده ديكو بابتي كرد والله ما تعلمت انجليزيه از قال جد بيجم بجيك بلا عمري بيت 6 سال لغه ديكي اني شاب ده كردي اما بشتينجي تو بخوت لغه اني شاد بجيك سه لغه تابيك بجي فربي تو بخوت تركي اني شاد انجليزي اني شاد عربي اني شاد بس اما زارو خودت تعالى هم يدای تو موبایل که دنیا بر سر و جاوت بی افی بشکی خودت تو مشکی پیشکی ام چت بشیم بری 3 ساله قانون کا عالمی ها درکتیش اکادمی امریکی یا زاروکا چنا به چه زاروک امروی اش 3 ساله کمتر سحکت تلفن و تلویزیون و آیفون و آیپاد ابد مجال تدانی فما نصيحة دميت عم تشيا از بيجم خوزي جارة كدي ام زفري باينشتي بري جياباين خارنكا درست سي واجب درست تي بري تشتكا باش فراوينكا باش شيفكا باش دو نفستنكا درست يعني في موديل در كتي دبيني بجيك حدا ساعة 4 و 5 سبيديش يارا دي اذا دفمجي دبيجم نفسنايا چوا يگلكا باش بوك چنگيت نبي ساعة 5 سبيدي كانگيرات بي ساعة 2 نيفر اذا بيجم دي كمبيوتر باشه بس بو مشكي يگلا خرابه ففيت ام بوتشي ما تاثير هرمونات هي يعني بيني ساعات يوزع حتى ساعات هيك شبه عندك هرمون افراز من سبيد عندك هرمون افراز من بتشيك هيك شفتش طب ببخش بيدن تاثير اللي قد بار بيكانوا كان عندك كده زيك بالغ اما مشكله قال لك امازون عبرنا صلا بالغ بيدو تشل بك هيك انكور كي امازون بيتن يه تشتكي تجهيت انت مدرسه همي قوايت خبا فبتشبكين امجاره قد بصفر نشتي بره بيجي ساعات ده ببينين سبيد ساعات هشتش خبر جينا اشتي من جاره قد يقول خارنا قدرست نفستنا قدرست يادي ورزشه عند بینی برای هم بچیک با این دادر که این چینه یاری که این در اونا همه مال و آیپاد یا البر دبی مقابلی سر و چاوتی و حتی شوی اوجی خلاتی که گلک آگرنگه ما با بدکدیه هی چه مهم گلک الی و تعامل درستن که کرونا یا و ام بجن عالم ندر کبن بس چه هر کی مروت خو هر تاین یعنی ناچ بیتن هم مرو بچیک که بدان درخ گیدا کس ننیاسیتون مروف نشد بجید تنه فبت کلی هر هبید بچیکی حوالت خو هبن جبه خو هبن و دی بابا هاجی بیتن مسألة كجالك مهمة نسبة درمانة هميتش طبي ده ندرمانة كلا جدي ساعة با دكتور درمان بجمع درمان نينا مثلا تدفيتو يجيب فركي سياري ما ده شو درمان ده يجيب فيت بيتا دكتور ما ده درمان أخذ لو از جالا جرات بجم على ما عندنا لغتي على ما عندنا سلوكي على ما درست عندنا درمانتين دي هاري كاري قد بس بار كأي صدق تأثير هنده شو محتاجي كنا محتاجي تمرين أنا محتاجي نشاداننا فأو تشتد نشادانه بيت مرفزي كان يشهد التأخير نكده كفر نبيت بەڵ ئازیزان دەچینە سەر بابەتی پێکهاتەی خێزان لە قورئان و ناونانی منداڵ لە ڕابردوودا خێزانەکان گەرم و گوڕی زیاتریان پێکەوە هەبوو سەرقاڵی دنیا یاخۆت پەروەردەی خراپ و ناتەندروست یاخۆت پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئەو کرانە و عولەمەی کە ئێستا بەڕووی جیهاندا کراوەتەوە ئایا تا چەندەمە هۆکار بوون بۆی گەرم و گوڕی ناو تاکەکانی خێزان یاخۆت ئەو شکڵە خێزانی کە لە ماڵەوە هەمانە ئێستا سادەتر ببێتەوە یا با بڵێن جاری وا هەیە باوک لە ماڵەوە دەچێتە دەرەوە مناڵ خەوتووە دێتەوە مناڵ خەوتووە گەرم و گوڕی و محیبەتی ناو تاکەکانی خێزان کاڵتر بوونەتەوە بۆی کە بزانین هۆکارەکان چین چۆن جارێکی دیکە خێزانەکانمان گەرم و گوڕیان پێ ببەخشینەوە لەژێر ڕۆشنایی قورئان و سونەت لەژێر ڕۆشنایی ئاینی ئیسلام لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئەندازیار چەها سۆڵەیی بانخوازمان کردووە مامۆستا زۆر بەخێر بیت ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئایا ئێستا جیاوازی دەبینی لە نێوان خێزان و گەرم و گوڕیەکەی لەگەڵ ڕابردوودا جیاوازی هەیە و ئەم جیاوازیانە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە لەوەی کە ئێستا ئەگەر کاڵتر بوو بێتەوە گەرم و گوڕیەکەمان بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ جەنابتان و بۆ هەموو ستافی کەناڵی عزیزی پەیام ڕاستیەکەی ژیان بە شێوەیەکی گشتی گۆڕاوە گۆڕانکاریەکی تەواوەتی بەسەرا هاتووە من لە شوێنێکە ئەوم بینی ئەڵێ تەلەفۆن جاران کەوایەری هەبوو ئینسان ئازادتر بوو وەک لەوەی کەوا ئێستا بێوایەریشە باشە یعنی هەر لەوەوە کە سەیری ئەوە کە هەر لە ماڵێکە ئەگەر ئەو ماڵە لەوە چێ وەزعی مادیشان باش نەبێ 5-6 کەسن لەوە چێ بای 3-4 هزار دۆلار بەس مۆبایل و ئایپاد و ئەم شتانیان هەیە ئەمە وای کردووە بابەتە تەکنەلۆژیەکان وای کردووە ڕۆحی
نێڵاوە لە ناو ماڵەکانە پەیوەندیەکانی کز کردووە وەکو ئەوترێ میوانەکە کەیە دەبێت یەک لەو شتانەی پێشکەشیەکەی پاسوەردەکە بێ ینی ئەوەندە کات نایە بە و ماڵە کە ماوەی سەعاتێک دانیشێ من بۆ خۆم لە ژووری میوانەکەی خۆمە تەلەڤیزیۆنیشم دانەناوە ینی چکە ئەمێ ئەو مدەیەکەوە میوانەکە دێت تایبەت بێ بەو میوانەوە وە زۆر هۆکاری تریش کە گۆڕانکاریەکی زۆر جەزری و لە ڕێگەوە لە ژیانە دروست بووە کەواتە مامۆستا ینی ئێمە کۆمەڵگایەکی مسلمانی کە بڕیار بێ مسلمانی بێ پەیابەندی و وەجێبەجێکاری قورآنی پیرۆز بین بەڵێ دابزانین لە قورآنی پیرۆزە چۆن باز لە خێزان کراوە خێزان کیە چۆن گرنگی بە خێزانە درێ زۆر جارێ ئەمە خێزان بچووکەکەینەوە تەنها ئایا هەر دایک و باوکە یاخود مام و بگرە هەنێک لە دراوسی نزیکیش بەقەت خێزانەکەمان ئەجریان لەسەرمان ئەو گەرم و گوڕێ ڕێز و حورمەتە قورسایی خێزان گرنگی دروستکردنی خێزان ئێمە وەکو مسلمانە گەبێ لە قورئانەوە سەرچاوی وەربگرین چۆنە ینی خێزان چۆن گرنگی پێ بدەین چۆن گرنگی پێدراوە ڕاستیەکەی ئەگەر سێری قورئان بکەین جارێ فەرمێت وأنذر عشيرتك الأقربين ئەگەر قەرار بێت تۆ پەیامداربی لە عەشرەت و کەسە نزیکەکانتەوە دواتر بازنەکە بچووکترە بێتەوە یان نزیکترە بێتەوە ئەفەرمێ والأقربون أولى بالمعروف ئینجایەتە ناو خێزانەوە باشە سەیری ئەو ئاياتانەکەین خوای گەورە ئەفەرمێ چی ئەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه کە ئەمە یعنی یەکتاپەرستی گەورەترین دروشمە دوای ئەوەی وقضى ربك ألا تعبدوا إلا إياه اینجا فەرمی وبالوالدين إحسانا زانە لەگەڵ عیبادەتکردن بۆ خوا دوای ئەوە یەکسەر باسی چاکبوون ئەکا لەگەڵ دایک و باوکە سەیری ئاەتەکانی تری قورئان بکەین زۆر گرنگی داوە لەم بوارە مثلا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ چی ئەفەرمێ خەیرکم لأهله وأنا خەیرکم لأهلی باشترین کەسی ئێوە کێیە ئەو کەسەیە کە بۆ ماڵ و مناڵی باش بێ و منیش لە هەمووتان باشترم بەڵکو ئەفەرمێ ما ئەکرەمەهن إلا الكريم وما أهانهن إلا اللئيم کەواتە ئەو پەیوەندیە کە لە ناو خێزانە هەیە کاتێک سەیری وتوێژی چەند کەسێکیش ئەکەین لە قورئانە لەگەڵ دایک و باوکیانە گرنگی ئەوەمان بۆ دەرەکەوێت یعنی بۆ نمونە خوای گەورە فەرمێ چی ئەفەرمێ واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا خوایە ڕەحمیان پێ بکە چۆن ڕەحمیان پێ بکە كما ربياني صغيرا يعني هێشتا خوای گەورە فێرمانەکە دوعایە بکەن بە دایک و باوکمان وا ڕەحممان پێ بکە وەکو کاتی خۆی ئەوان بە ڕەحم بوون لەگەڵ ئێمە و ئێمەیان پەروەردە کردووە سوبحان الله ینی لێرە ئەوە زۆر جالبە کە ینی تۆ داوا بکەی لە خوا کە خوا وا ڕەحمیان پێ بکە هەروەکو ئەوان لەگەڵ منە ڕەحمیان کردووە کاتێک سەیرەکەین قورئان باسی ئەوە ئەکا کە مناڵ لەگەڵ دایک و باوکیە باش بێ باسی ئەوە ناکات دایک و باوک لەگەڵ مناڵە باش بێ بۆچی چونکە ئەڵێ جبیلەتەن فطرەتەن دایک و باوک ئۆتۆماتیکیەن خۆیان لەگەڵ مناڵیانە باشن خواوای دروست کردوون ئەو سۆز و ڕەحم و بەزەییان هەیە بەڵام تەوجیهەکە بۆ مناڵەکانە کە لەگەڵ دایک و باوکیانە باش بن زۆر باشە مامۆستا جاری وا هەیە ئەهلی مزگەوتین بەڵێ هەموو ئەم ئاەت و حەدیسانەی کە هەمانە لە مزگەوتەکە ڕاوەی دەکەین بەڵام کاتێک کە دەگەڕێنەوە ماڵەوە هەستەکەین ئەم ئاەت و حەدیسانە بۆ ئێمە نابێت دەچینەوە سەرە و ئەفکاری کە خۆمان لە ماڵەوە هەمانە لە پێناو کۆنتڕۆڵکردنی کچەکەمان کوڕەکەمان خێزانەکەمان یاژنەکەمان پلان و بەرنامەی تایبەتمان هەیە زۆر جار ژیانیان لێ تاڵەکەین لە پێناوەوەی کە دەبێت فکر و جل و بەرگ و هەموو شتێکیان بەدڵی ئێمە بێت ڕەنگە خۆ خراپیش نەبن بەڵام هەر لە چوارچێوەی هێشتنەوەی هەندێک بابەتی تایبەتمەندی شەخسی یا فکری تایبەت خراپی لەگەڵ ژن و مناڵەکەتە ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە کاتێک ئەم کەسە ئەهلی مزگەوتە ئەهلی قورئان ئەهلی سونەتە ئەمە واتای چییە؟ ینی ڕاستیەکەی ئەوەیە نەک ینی لەگەڵ ماڵ و مناڵە هەر ئێمە فەلسەفەی عیبادەتمان زۆر زەعیفە تێی نەگەیشتوین بڕۆ لە مزگەوتان نوێش بکە لەوا چێت من مهندسم باشە
پیاوێکی بە تەمەنی نەخوێنەوار بە منەڵێ مامۆستا تۆزێ وەرە دواوە با سەفەکە ڕێک بێتەوە باشە تەماشاکەی هەمومان هەوڵەین لە سەفەکانە ڕێک وەسین هەر ئەم سەفە جوانە لە نوێژە هەر سەلامی نوێژمان نایەوە قەرەباڵخێ دروستەکەین لە بەردەرگا بە دوای پێڵاوە گەڕین باشە ئێمە تۆزێ پێشێ سەخۆ ڕێک وەستا بووین لە مزگەوتەکە دەبات تۆزێکی لەویا سەبر بکەین باشە یعنی ئێماڵین ئەوە دقەیەکی ماوە بۆ بانگ ئەرۆڵا بانیە اینجا ڕۆژەکۆ بشکێنە یا بانیە هیچ مەخۆ کەچی دوایەوە لە مەوعیدەکانمانە مەزبوط نین ئێ باشە ئەگەر تۆ نوێژ ئەم هەموو شتۆ فێر نەکە عیبادەت لە مزگەوتەکانە فێرینەکە کەواتە ئێمە فعلەن لە فەلسەفە تێ نەگەیشتوین بۆچی ئەفەرموویە گەر پیاز خوارد مەچۆ بۆ مزگەوت با ئەو بۆ بۆنی ئیزعاج نەبی کەچی بە قسەی ناخۆش ئەچین بە گژی خەڵکە کەچی گرنگی ناین بە هەنداممان و بە تێکەڵبوونمان لەگەڵ خەڵکە وەکو عەرزم کردی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەدالیای باشترین کەس نایە لە سنگی ئەو کەسێک کە زۆر لە سەفی یەکەمی نوێژایە ئەگەر چی ئەوەش مهمە بەڵام فەرمیێ خەیرکم لأهلیه وأنا خيركم لأهلي يا فەرمی رفقا بالقوارير لەگەڵ ئەو شوشە بابەتانە باش بن کەواتە ئێمە بە شێوەیەکی گشتی ئەبێت جارێکی کە مراجعەی فەلسەفەی عیباداتی خۆمان بکەینەوە بۆچی ئێمە لەم عیباداتانە نەمانتوانیوە وەکو چۆن مۆبایلەکە لەسەر شەحندانی شەو تا بەیانی بۆی بەیانی کە ئەچوویتە دەرەوە فول شەحن بێ هەر کاتی پێویستی و بە مۆبایلەکە هەبێ خەمی ئەوە نەبێ بەڵام ئەگەر بەیانی تا بەیانی لەسەر شەحن بێ و دوایی هاتی شەحنی تیانەما مۆبایلەکەش لە بەرچاوەکەوێ عیبادات جاری وایە ئەهلی نوێژە شەو نوێژە ئەهلی قورئانە بەڵام بەیانی کە تێکەڵاوی کۆمەڵگە بوو بەو شێوەیە دەرنەچوو بە کەڵک نایە یعنی سەیری کە لەلایەکەوە تۆیەکە وەکو کوڕوای کوڕیت لە خێزانەکە بزانە چەند نمونەیەکمان هەیە چۆن ئەم کوڕە باوکی ئەدوێنێ لە قورئانە هەڵبژاردننی هەندێک وشە لە قورئانە زۆر جێی ئەوەیە خەت بێنین بە ژێریە هایلایتی کەین بیخینە ناو قەوسێکەوە چەند کەسێک لە قورئانە ئەسڵەن بە باوکیشان نەوتوە یا ئەبی وتویانە یا ئەبەتی یا ئەبی لەگەڵ یا ئەبەتیە ئیحساسێکی تایبەتی ئەیە کچەکەی شعيب بباوشي قال يا أبتي استأجره إن خير من استأجرت القوي الأمين كاتيك دعواءك على يا أبتي يعني نازن يعني لفظ عربية كازور باراوترو معنا دارتلا بلين باوك جيان تخوا باوك جيان استأجره أما بكريا بقرا هستكاك هم كسيكي بهيز وهم أميني شاد يعني أمانتي لديوا لا يشي تروا يوسف منالك خو بيني بخوشيكوا يا أبتي إني رأيت 11 كوكبا هم يوسفك كمنالة ما موسى سيد قطب رحمتي خوي لي بفرميه مناليش وكو يوسف خو ببيني بمعنو خورة وآسائية بس خو ببيني بمعنو خورة وشقشقيني بيبكا وكو طوب بلام سجدي بوبري أما جي سرنجا أم يوسفك لمنالية وأم خوي ديوا كجورش بوبا گەورەترین دەسەڵاتدار لە میسرا و منطقەکە هەمووی داخوازی چنێ گەنمی یوسفە هێشتا هەرەڵێ یا ئەبەتی هذا تەئویل ڕؤیایە لەوێش ئاڵێ باوکە گیان کاتێک سەیرەکەی ئیبراهیم باوکێکی خەریکی بتاشینە ئاخر زۆر سەیرە لە باوکێکی بتاش کوڕێکی بتشکێن دروست ببێ سەیرەکە باوکی بەردەوام خەریکی نەحتەوە بت دروستەکە لە دار و بەرد و بۆی خەڵک بۆی بپارڕێنەوە کەچی ئەم بەو پەڕی ئەدەبەوە ئەزانێ بزانە فەرقەکەیان چەنە بتاش و بتشکێن کەچی ئەڵێ یا ئەبەتی لیمە تەعبود باوکە تخوا باوکە گیان ئەمە تۆ بۆ ئەکەی یا ئەبەتی لا تعبودی الشەیطان تخوا باوکە گیان شەیطان مەپەرستە یا ئەبەتی ئینی ئەخاف أن يمسك عذاب من الرحمن سيدي وكلميك إني أخاف أن يمسك عذاب من الرحمن سيدي وكلميك الرحمن لسر وزني فعلانا يعني إتر رحمتي هم مشتكي قرتوتوا باش الرحمن رحمتك أي وش يلي إني أخاف أن يمسك عذاب كوبونوي كلمة عذاب لەگەڵ ڕەحمانە زۆر جێی سەرنجە
باوکە گیان بۆ خاتری خوا تو خوا باوکە گیان واللهی ڕۆژ ئەترسم ڕۆژێک واو لێ بێ ڕەحمان ئەوەندە تووڕە بێ لێ بە ڕەحمانی خۆیشی تووشی عەزاب بکە ئەم کارەی تۆ ئەوەنە خراپە لە ڕەحمانی خۆی ئەوەنەی پێ ناخۆشە لە ڕەحمانی خۆیە عەزابەیە هەر خوا جەزای ئەم ئیبراهیمە ئەیاتەوە کەچی ئەوەڵە چی لئن لم تنتهي يا إبراهيم لأرجمنك رجمتكم بردبارانتكم على كل أو أداي وظيفة خوي كردوها بس بدنا أخوات شون جزاء إبراهيم ياتو كريشي صالحي في بخشيوك وإسماعيل بلام أميان على شيء أولا باوك جيان تخوا وامك أميان عليه باوك جيان يا أبت افعل ما تؤمر لرا أم دواك سري ببرم باوك جيان أو بري شفقت أصلا تو خيال بلاي منا نروى نيقراني من مبا ستجدني إن شاء الله من الصابرين بلام سيريكا ليا إبراهيم دو دورة بينه لم يانا كرة بباوشي على يا أبتي ليرانا باوكا على يا بني أيش برا لعطف صوز كرة شيرينكم إني أرى في المنام أني أذبحك يعني أم كلماتنا كالقرآن أخوائي قورا هلي بشاردوا هموي الرينمائية بو إيما كتشون لقل دايكو باوك مانا باش بين يعني أتى حضرتي عيسى أفرميشي وبرا بوالدتي خوا أمري بيكردوم زور باش بم لقل دايك ما لولا هو يحيالتي وبرا بوالديه زور باشا لقل دايكو باوشيا وبشيكي تلو برسياري بيشو هلكا أويا يعني كسيك بو نمونا دكتوراي هي ئەگەر ببینی مۆبایلێکی $10 پێ بێ کە هیچ مواصفاتی نییە تۆ بەلاتەوە سەیرە ئەم پیاوە هەم دکتۆرای هەیە و هەم شوێنی ئیشەکەشی پێویستی بە سمارتفۆنێکی باش هەیە بۆچی ئەمە سمارتفۆنێکی پێ نییە کە لەوە چه بەردەوام پێویستی بە ئیمێل و شتی تازە بێت و غێری تواز لە ئەو ئینە بێنە بۆچی ئەمەی پێیە کەواتە تۆ لە خۆتەوە علاماتێکە بۆ دروستە بێ کەواتە بۆچی لەبەر ئەوەی ئێمە مناڵەکانمان وەکو خۆمان پەروەردە کردووە ئەمان بۆ زەمەنێکی تر دروست بوون کەواتە جارێکی کە خەلەلەکەمان لەوایە ئەبێ ئێمە دابەزینە ئاستی مناڵەکانمان بزانین چیانەوێ کارێکیش پێنی مناڵەکانی جاری وایە بەرز ببنەوە بۆ ئاستی ئێمە بتوانین لەو بەینا تەوفیقێ بکەین هەتاکو بنەمای خێزان دروستتر دروست ببێ و لە یەک هەڵنەوەشێتەوە زۆر باشە کەواتە ئوستاز یعنی ئێمە ئەو هەموو ڕێنمایە جوانەمان هەیە کە باوک چۆن قسە لەگەڵ کوڕەکەی بکە کوڕ چۆن قسەکە لەگەڵ باوکیە ساڕایەوە بەداخەوە ئێستا دەبینین ینی کۆمەڵێک دەستەواژە لە زمانی کوردی دروست و لە نێوان کوڕوباک نازانم بە لەفزی زۆر زۆر ناشرین کە ڕەنگە هەیە سەر شاشە نەبن باوکم بینیوە مناڵەکەی بان کردو یاخود مناڵ ینی شکۆ و شەرم لە پاڵ ئەم تێکچوونە لە پاڵ ئەم نەبوونی فەلسەفەی ئاینداریە قوربانیکی ترمان هەیە کە ئەویش دایکە کە زۆرترین قوربانی بەرەکەوێت زۆرترین با بڵێن بەکاردەهێنرێت لەو بە قۆستنەوەی ئەو بابەتانە کە تۆ ئەمەد بۆ نییە ئەمەد نمەکە ئەمە حرامە لە کاتێکی شاڕەنگەوانە بێت چۆن بۆ مناڵێک بۆ باوکێک زڵم لە کوڕەکەیەکە یاخود کوڕەکەی لە بەرامبەر باوکەکەی لە بەگشتی ئافرەتانیش قوربانی زۆریان بەرەکەوێت یعنی سەرنجی بەڕێز لەسەر عەتفی یاخود پایەی ئافرەت دایک یا خوشک لە ناو خێزان چۆنێتی مامەڵەکردنی یاخود ئەو زوڵم و قوربانیانەی بەرامبەر ئافرەت دەکرێت ڕاستێکەی من شتێکم خوێندەوە ئەڵێ زۆربەی خەڵک لە 160 خەڵک بەرنامەی وۆرد لە مایکرۆسۆفت ئۆفیسا بەکارێنن بەڵام لە 180 خەڵک نازانن بەرنامەی وۆرد چی تریشی تایە من بڵێم چی ینی شەریکی مایکرۆسۆفت شەریکێکی عالەمی گەورەیە ئەو بەرنامەی دروست کردووە بەڵام ئێمە چەند شتێکی بەسیتی پێ تایپەکەین و یا ئەگەر جەدوێلێکی پێ دروستکەی لە کاتێکە خۆی ئیشی تریشی زۆر تایە کاتێک قورئان پڕە لە ڕێنمایی جوان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم
هەندێک مووقفی سەحابە و ئەولیاکان تابعین بەڵام ئێمە لی نازانین یا کاری پێ ناکەین بەڕاستی ئەوە ئیتر ڕەبتی بە خۆمانەوە هەیە ئەینا هەروەکو عەرزم کردن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ باشترین کەس لە ئێوە ئەوەیە بۆ ژنەکەی باش بێ یعنی کەسێک لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کێ زۆر شایستەی ئەوەیە من ڕەفیقایەتی بکەم ئەی پێغەمبەری خوا فەرمی ئومک دایکت فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەی دوای دایکم کێیتر هەیە زۆر شایستی ئەوە بێ من زۆر باشم لەگەڵیا فەرمی ئومک دایکت فەرمی کێیتر هەیە ئەی پێغەمبەری خوا فەرمی دایکت فەرمی دوای ئەوە کێ فەرمی باوکە سێ جار گرنگی داوە بە دایک ئینجایەکە سەر باوک چونکە دایک ئیحساسێکی تری تایبەتی هەیە بەرامبەر مناڵ یەکێک لە پیاو چاکان ئەڵێن زۆر نەخۆشە بێ زۆر ئەڵێن دایکە یە بۆلات ئەڵێ خێرا بمگۆڕن ئەی گۆڕن و دەستێ جلی جوانی لەبەرەکەن و داعانی شێ و بەڕوویەکی خۆشەوە تا دایکی یە بۆ عیادە و سەردانێکە هەر دایکی ئەچێتە دەرەوە بەبورێتەوە ئەڵێنەوە چی بوو وتی ئاخر ئێوە نازانم دایک زۆر تەحملی ناڕەحەتی بینینی مناڵەکانی ناکە وەکو لە شوێنێکە ئەڵێ شتێکم لە دەست کەوتە خوارەوە شکا هەمویان وتیان چی بوشکا ئەوە بەس دایکم بوتی ئازێتی نەبوو ئەمە دایکە ئەم پەیوەندیی کەوا لە بینی ئینسان و لە بینی دایکیە هەیە یەکێک لە نووسەرەکان ئەڵێ مرۆڤ گەنجە قەت پیر نابێ هەتا دایکی ئەمرێ کە دایکی مرد یەکسەر پیرە بێ ئەمە هەست و سۆزی دایکەوە کەسیش ناتوانێت تعبیر لە دایک بکە دایک خۆی نەبێ باشە بڵین چی ئەمە لەم بینە دایک کەوتووەتە بەر نەشتەر کەوتووەتە بەر مامەڵەی نادروستی مناڵەکان کە ئەو قەدرەی نازانن بزمەوەسە مامەڵی نادروستی ڕەنگە باوک چونکە زۆر جار کە باو لەگەڵ دایکە چاک بوو مناڵەکانیش چاکن زۆر جار تعاملی بینی دایک و باوک ڕنگدانەوەی بەسەر مناڵەکانی شایە چۆن تعامل لەگەڵ یەکترا بکە ئەگەر دایکەکە قسە بە باوکەکە بڵێ ڕێزی باوکەکەش لای مناڵەکان کەمەوە بە پێچەوانەشەوە بەڵێ زۆر تەواوە ئەو قسەیە چونکە خێزان لە پیاوە دەستپێکە دوایی ئافرەتێک ئەمە خێزان بنەمایە ئەمە ئەساسەکانێتی ئێستا ئەم قاعەیەوە بینی دوو پایتیە ئەگەر ئەم دوو پایە لابین ئەم سەقفەیەتە خوارەوە لەم ژن و مێردەوە ئەم خێزانە دروستە بێ دوایی مناڵ دروستە بێ عایلێکی ساڵح دروستە بێ کە عایلێکی ساڵح دروست بوو عایلێ لێرە عایلێ لێ کۆمەڵگەیەکی ساڵح دروستە بێ وڵاتێکی ساڵح دروستە بێ وەکو ئەحمەد شەوقی ئەڵێ الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيبا العراقي باشە لەبەر ئەوە ئەو پەیوەندیەی لە بینی ژن و مێردا هەیە پەیوەندیی زۆر مهمە هەتا ڕێیەک هەیە ئەڵێ مثلا لە ژیاننامەی حەزرەتی لوط پێغەمبەرە ئەم پیاوە تەنها خێزانەکەی خۆی ئیمانیان پێێنە لە ناو خێزانەکەی خۆشیە بەس کچەکانی ژنەکەشی لەگەڵانە بوو ئەو هەموو دەعوەیە بەس خۆی و بەس ماڵەکەی خۆی فما وجدنا فيها غير بيت من المؤمنين لەولاوە بچین سەیری دیمەنێکی پێ بکەین حەزەتی نوحە ئەویش ژنەکە ئیمانی پێنێنە کوڕەکەشی ئیمانی پێنێنە فما آمن معه إلا قليل بازێک ئەڵێن سەبەکەی ئەوەیە ژنەکە لە ماڵەوە پەیوەندی خێزانی باش نەبووە لەگەڵ مێردەکەیە هاوکاری نەبووە ئەی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بۆ سەرکەوتوو بووە لەبەر ئەوەی هەر لە یەکەم ڕۆژەوە کە وەحی بۆیەت و ئەلەرزیە و یەکەم جارێتی کەوا ئەم پەیامی قورئانی دابەزێتە سەر دڵی ئەگەر دابەزیاتە سەر شاخێک هەپڕونە بوو کەیەتەوە نەخێر خەدیجە زۆر بە میهرەبانیەوە پێشوازی لێکە هەرچی سەرۆت و سامانی هەیە پێشکەشیەکە دڵنەواییەکە مەترسە تۆ لەگەڵ خزمەکان تا باشی تۆ لەگەڵ خەڵکا باشی حتا مردنی خەدیجە لە ناوەوە زەربە زۆر لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دەریشەوە ئەبوو طالیب کە وەفاتەکە لە دەرەوە ئەو پشتیوانی نامێنێ بۆیە ئەو ساڵە ناوەنێ ساڵی حوزن لەبەر ئەوە ئەو قسەی جەنابەت ڕاستە پێویستەکە هەم ژن هاوکاری مێردەکەی بێ بۆی وەکو لوط و نوحیان لێنێت
بەرهەمدارتر بن هەم پیاویش بەڕاستی ئەوێ ئەو ڕێزە بنێ لە مناڵەکانی باشە لە خێزانەکەی پیاو کەی بۆی دەرەکەوێتەوە غەڵەتی کردووە بەرامبەر خێزانەکەی وەکو جەناب تێڵی کە توو ڕابێ کە قسەی پێڵێ کە حەزێتیە ئەگەر کچەکەی شووی کرد زاواکەی خراپ بوو لەگەڵ کچەکەیە ئەو کاتەڵ ئای منیشکاتی خۆی خراپ بووم ئەوایە من لەگەڵ خێزانەکەی خۆما باش بوومایە بۆی زاواکەم لەگەڵ کچەکەما باش بواە بوو ئەوەی زاواکەم لەگەڵ خوشکەکەمە باش بواە زۆر باشە ئوستاز ینی زۆر جار دایک یاخود ئافرەت بەر نەشتەری کۆمەلگاش دەکەوێت بەر حەڵاو بابەتێکی خۆڵە بەڵام هەر دەربارەی ڕۆڵی دایک ئافرەت وەروە لە ڕوانگەی ئیسلامەوە ینی دەمەوێت سەرنجی بەڕێستان پرسیارێکی تر دێتە ئاراوێستا لە ماوەیە باز لەوەکرا بە گەر مناڵێک ناوی خۆی لە باتیەوەی بڵێن کوڕی باوکی بێت بە ناوی دایکەوە بانگ بکرێت دواتر بابەتەکە وتیان نامە کەیسێکی تایبەتەوە کۆمەڵی خەڵک بەگشتی کۆمەڵێک سەرنجی زۆر و با بڵێن لە کۆتایە هەر دایکەکە قوربانی بوو هەبوو بۆی بەرگری لە شکۆی دایک با دەوت کێ گومانی لە باوکی خۆیە با بچێ ناوی خۆی وەرە لە کاتێکە دیسانی شوەمە سوکایەتی بوو بە دایکەکە یان تۆ دایکەکە تۆمەدارەکەی بە بەشتێکی تر لە ڕوانگەی قورئانەوە لە ڕوانگەی ئاینەوە چ ڕێنماییەک هەیە و هیچ زانایەکی ئاینی کەسایەتیەکی دینی و سەحابیەکی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ هەمانە بە ناوی دایکەوە بان کرابێ بەڵێ لە ڕاستیە ئافرەت بە ناوی پیاو بە ناوی دایکیەوە بانکرێ نمونەیەکی زۆر زیندومان هەیە کە ئەویش حەزرەتی عیسایە ئەسڵەن یەکێک لە سوورەتەکانی قورئان ناوی سوورەتی مەریەمە 23 جار باسی حەزرەتی عیسا کراوە لە 16 یا 17 جاریانە عیسا دراوەتە پاڵدایکی ذلك عیسى بن مريم إنما المسيح عيسى بن مريم باسی دراوەتە پاڵ دایکی بەڵام لێرە ئەبێ سەرنجە بین جارێ ئەمە بام شتێکە عەرزکەم کە مامۆستای شەهید دکتۆر محەممەد سعید ڕەمەضان البوطی ئەفەرمێ گەنجێک هاتووتی خوا مامۆستا پێم لێ بزانم ئەوە کە ئاڵێن یوسفیان بە چەند درهەمێ فرۆشتووە بە چەند درهەم فرۆشتیان درهەمەکان چەند بوو وتم نازانم بەقە ئەرکانەکانی نوێژە وازان بەقە ئەرکانەکانی نوێژ بوو ئەوە درهەم بوو وتی ئەرکانەکانی نوێژ چەنە وتم ئەسڵ ئەوەیە تۆ هەموو ژیانێ نوێژ بکەیت ڕۆژی هیچ نەبێ 5 جار تۆ نوێژەکە بکەی و نوێژیش کەیکی ئەبێ شتەکانی بزانی تۆ بەم عمرەوە تاکو ئێستا نازانی ئەرکانەکانی نوێژ چییە هاتووی ئاڵاوی بە پرسیارێکە کە ئەسڵەن هیچ پێویست ناکە حتا قیامەت یەک کەس محاسبە ناکرێت لەسەرەوەی عەدەدی ئەو درهەمانە چییە خوایش لێ ناپرسێت و ئەوارە لە قیامەتە چۆن نازانیم یوسف بە چەند درهەم فرۆشراوە ئەمە لێرە ئەوکو ئیمامی عەلیە فەرمێ کەلیمەت حەق یوراد بها باطل کاتێک باسی ئەوە کرێ وەڵا با ئێمە ناوی خۆمانەنین بە ناوی دایکمانەوە جارێ ئەوەڵەن بەرزترین نمونەمانەیە کە عیسایە کە بە ناوی دایکیەوە ناونراوە بەڵام کاتێکە فەرمێ عیسى بن مريم لە شوێنێکی کا فەرمێ ومريم ابنة عمران باسی مەریەمەکە کە کچی عیمرانە کە ئالی عیمرانیش بۆ خۆی عایلێکی زۆر گەورن و سوورەتێکە لە قورئان اینجا کاتێک ئەم مناڵە مەلۆتکەیە ئەبا ئەڵێن چی یا مەریەم ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك بغية ئەمە شایەتیە بۆ پاک تەرێز پاچی و داوێن پاچی ئەم عایلەیە بە گشتی حتا پێڵێن یا ئوختە هاڕون لای خۆمان ئەگەر کەسێک باش بێڵن کورە ئەسحابێ ئەوەنە چاکە کە تۆ مەریەم ئەڵەی خوشکی هارونی برای موسا لە دینداریە یا هارون پیاو ساڵحێک وە لەو سەردەما گورە تۆ ئەنە ساڵحی کە دانراوی بۆ خزمەت گوزاری بەیت المەقدس ئەمە چییە کەواتە لە کاتێکە پێش ئەوەی پێی بڵێن ئەم مناڵە چییە پێڵێن ومەریەم ابنەتە عیمران ئەدرێتە پاڵ باوکی بەڵام لێرە بۆچی ئەدرێتە پاڵ دایکی لەبەر ئەوەی معجزەیەکە معجزەیەکی تایبەتیە باوکەکە نییە لەبەرەوەی بە معجزە لەدایک بووە دایکەکەش کەس نەیناسێ ئیتر چۆن بڵین ئەم پێغەمبەرێکێکە لە پێغەمبەرە گەورە ئولو العەزم
سەرنجیشی قورآن بەڕێزان کاتێک گوتمانێکێک لە سوورەتەکانی قورآن ناوی سوورەتی مەریەمە و چەند جاریش دراوەتە ئیسای گەورە دراوەتە پاڵ مەریەم بەڵام ئافرەتی تریش هەیە هەر ناوی نەهاتووە. ئەسڵەن خاڵێکی زۆر میحوەریە تەوەریەکە باسێکی زۆر گەورە بە دەوری ئاسوڕێتەوە تا ئێسش کەس نادەڵێ ناوی چییە. ئەویش ئیمڕەئەت العەزیز لە هیچ شوێنەکە نە لە قورئانە نە لە فەرموویەتی صەحیحە ناوی ئەم ئافرەتە نەهاتووە. ئەوە کە ئەوترێت زوڵێخا نازانم چیەوە لە ئیسرائیلیاتە هاتووە. بۆ چی ناوی نەهاتووە لێرە؟ مەسەلەن ئەگەر بڵێ ناوی ئێلیزایە، ئەگەر چەند جار ئێمە بیخوێنینەوە ئێلیز دەڵێن ئەم ئافرەتە چی کردووە؟ حەزێکی ئینسانی کە غەریزەیە لەگەڵ کوڕێکا کە لە ماڵێکا گەورە بووە کە جوانیەکەی ئیتر مەشهورە، ئاساییە ئەم ئافرەتە حەز لەم کوڕە بکە، ئەمە تەبیعیە. عەیبەکە لێرا نییە، عەیبەکە لەو حەزەشا نییە، عەیبەکە لە خیانەتەکایە کە ئەوایە وای نەکردایە چونکە هاوسەردارە. بەڵام بۆ فەرمی امرأة العزیز تراود فتاها چەند جار باسیەکە بوو ئەوەی من و تۆی موسڵمان بە درێژایی تاریخ هەتا ڕۆژی قیامەت قورئانە خوێنینەوە کەس ناوی امرأة العزیز نێنێ، کەس ناوی نەڕوشێنێ. چونکە هەر ئەگەر وتمان بۆ نمونە گەر ناوی ئێلیزایە، ئیتر ئێلیزا ئەوێ بە ئایکۆنێک ئەبێ بە ناوێک بۆ ئافرەتێک کە خیانەتی کردووە. ئەمە زۆر جێی سەرنجە. لێرە 17 جار پێغەمبەرێکی گەورە فەرموێ عیسی بن مەریەم ذلك المسیح عیسی بن مەریەم، مەریەم دووبارە بۆتەوە، بەڵام لێرا وان نییە. ئەم کارە ساتی کە جەنابەت باسیەکەی ئەدرێتە پاڵدایکی، جارێ ئەوە یەکەم جار زوڵمێکە بەرامبەر دایکەکە ئەکرێ. ئەسڵەن بۆ نمونە من پێت بڵێم خەزیرون پیاوێکی گەورە بوو بە ناوی مامۆستا ئیبراهیم ڕێشاوی بەڕەحمەت بێت، 30 ساڵە وەفاتی کردووە. خەسووم ئەڵێ ئێستش ئەڵێ ناوێ مناڵەکانم ئەڵێن چین بۆ لای دایکم، ئەبێ بڵین ئەچین بۆ ماڵی باوکم. باوک ئاخر زۆر زوو وەفاتی کردووە. ئەمانەی ئەم باوکە خۆشەوێ ئەڵێ ناوێ بچین بۆ ماڵی دایکم، ئەچین بۆ ماڵی باوکم. دایک باوەڕ ناکەم قەت پێی خۆش بێ شخصیەتی باوکەکەی لێ بسڕێتەوە بکرێ بە ناوی ئەوە. لە راپۆرتێکی فرانس پرێسا خوێنمەوە لە ساڵی 94 کە شەڕ بوو لە نێوان دوو قەبیلەی هۆتۆ و تۆتسی لە ڕواندا 800,000 کەس کوژران لە ماوەی 100 ڕۆژە، یعنی هەموو ڕۆژێک 8,000 کەس کوژراوە. ئەوە گەر سەرچێکی بۆ بکەن ئەزانن وەزعەکە چۆنە. بێجگەل لە ئەوەی 800,000 کەس کوژراوە 250,000 ئافرەتیش دەستدرێژی کراوەتە سەر. لەم 250,000 ئافرەتش هەزاران مناڵی لە بەرهەمی ئەو دەستدرێژانە هاتە دنیاوە. کۆمەڵگەکەی ئەوانیش کۆمەڵگەیەکی قەبەلیە، قبوڵی مناڵی زۆڵ ناکە، قبوڵی مناڵێک ناکە کە لە عیلاقەیەکی غێر شەرعیەوە دروست بوو بێ. ئەمە لێرە عەباس مەحموود عەقاد قسەیەکی هەیە بە ناوی العامیە والفەقر. یعنی چی؟ باسی ئەوەکە کە ئینسان بە زمانی فەسحا قسە بکە، بۆ زمانی قورئان، زمانێکی زۆر جوانە. ئەمە چی ئەم زمانە دارەجەی کە لە ناو میسرا هەیە؟ هەوڵەیە خەڵک بەرز بێتەوە بۆ ئاستی زمانەکە، کەچی بەعزێک بە ناوی چەپگەرایی و دیفاع لە فەقیر و ئەوانە وەڵێن نا تۆ هەڵەی زمانی فۆسحا زمانی ئەهلی قەسر و دەوڵەمەنەکانە، زمانی عامیە زمانی فەقیرەکانە. عەباس مەحموود العەقاد دەڵێ باشە بۆ ئێمە فەقیرەکان بەرز نەکەینەوە بۆ ئاستی قەسرەکە، بۆ دەوڵەمەنەکان بێنینی خوارەوە بۆ ئاستی فەقیرەکان. با خەڵک فێری ئەم زمانە فۆسحایە بکەین. ئێمە ئەگەر نەبینە هۆکارێک بۆ بنبڕکردنی تەعەدا، من پێم وتیە فەرموێ ما ئەکرەمەهن إلا الكريم، ئەگەر تەنها ئینسانی کەریم و بەڕێز ڕێز لە ئافرەتەگرێ، نەک ئەوەی تەعەدای لێ بکە، نەک ئەوەی کەوا وای لێ بکە مناڵیش بخاتەوە و باوکەکەش نەناسرێت. زۆر سپاس ئێستا کاتمان هیچ نەما بابەتەکە خۆش بوو، مەجلیسەکە گەرم بوو، بێگومان سەوباسی زۆر هەڵەگرێ ئینشەڵا لەگەڵمان بەردەوام بی لە فەتی ترە. سپاس دەکەین بۆ ڕوونکردن دەستکانت خۆش بێت. زۆر بەڵازدان و خۆشەویستان، بڕگە و بابەتەکانی پایانی ڕۆژێم ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین کە سووتان لێوەرگرت بێ. سپاس بۆ میوانە عزیزەکانمان، سپاس بۆ هاوکارانمان تا
سبینێ دووبارە لە پایامی ڕۆژ پێتان دەگەینەوە بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرین ماڵتان هەمیشە ئاوادان خواتان لەگەڵ سپاس.